لەناو ئەم سروشتە جوانە و لەناو ئەم هەموو سەوزایی کە دەیبینن بەرنامەی سۆراغی ئەم جارەمان دەست پێ کرد هەر بەرنامەکەشمان تایبەتە بە سەوزایی و ڕێژەی سەوزایی لە شاری سلەیمانی و دەمەوێت بە وردی تیشک بخەینە سەرەوەی کە ڕەوشی باخچەکانمان چۆنە و بلوار و سەوزایی ناو شەقامەکانمان چۆنە و ئاستی خزمەتگوزاری باخچەکانیشمان چۆنە و داواکاری بەرپرسان چییە بۆ ئەوەی کە ڕێژەی سەوزایی لەم پارێزگایە زیاد بکرێت و هەروەها دەشمانەوێ هەر لە ڕێی بەرنامەکەەوە تۆی هاوڵاتی بەرچاوڕوون بکەین و هۆشیار بکەینەوە لەوەی کە بەڕاستی ئەم سروشتە جوانە ئەم باخچە جوانە بۆ خزمەتی تۆیە و مڵکی هەمومانە پێویستە پێکەوە هەمومان چاودێری بکەین و پاک و خاوێنەکەی بپارێزین. بەداخەوە من ئێستا کە وەستاوم گەڕام تاوەکو شوێنێک بدۆزمەوە تۆزێک خاوێن بێ و شیاو بێ بۆ ئەوەی کە دەستپێکی بەرنامەکەی تیا تۆمار بکەم لەبەرەوەی دەمبینی لە زۆربەی شوێنەکان خەڵک ئەو پاشماوانەی کە خۆیان دانیشتون بەجێیان هێشتوە کە ئەمە بەڕاستی دیمەنێکی ناشارستانیە. لەگەڵمانە بن لە نێو بەرنامەی سۆراخ تاوەکو لەگەڵ میوانەکانمانە گەنگەشە و بەدۆداچوون و سۆراخ بکەین بۆی کە بزانین ڕەوشی سەوزایی لە سلەیمانی لە چه ئاستێکدایە. بەڕۆبەرایەتی باخچەکانی سلەیمانی ڕۆڵێکی بەرچاو دەجێڕێ لە فراوانکردنی ڕوبەری سەوزایی لە شاری سلەیمانی. هەر بۆیە دەمەوێت لەگەڵ بەڕۆبەری ئەم بەڕۆبەرایەتیە گفتوگۆ بکەم تاوەکو بزانم کار و پلانی ئایندەیان چییە بۆ زیاتر بایەخدان بە سەوزایی لە سلەیمانی. کاک بارۆزمان و نەبی سەرەتا دەستخۆشی و لێەکەم لەبەرەوەی واجیهە و ڕووی دەرەوەی فەرمانگەکەی خۆ تەمسیلی بەڕۆبەرایەتەکە دەکایوادارم هەموو باخچەکانی سلێمانیش هەروە بێ شوێنێکی دڵگیر و جوانە. پێم بڵە بزانم ئێستا بارودۆخی باخچەکانمان چۆنە بەگشتی لە شاری سلێمانی. بەڵێ دەستخۆش هەڵبەتە بەڕۆبەرایەتی باخچەکانی سلێمانی لە هەموو وەرزێکە پلانی خۆی هەیە. ئێمە لە ئێستاە هەموو کارەکارمان چڕ کردوێتەوە بۆ ئاودێریکردنی ئەو سەوزاییەی هەیە بیپارێزی. بەڵێ کاک سەرتیب ئێمە گرنگتر لامان هەمیشە ڕایەگەێنین لەوەی کە نەمان بڕوێنین بچێنین یان سەوزایی زیادکەین گرنگتر لامان پاراستنیەتی چونکە ئێمە شاری سلێمانی هەندێک ساڵ جیاوازی پلەی گەرمەکەی 6 بۆ 65 پلەیە لە بەرزی بۆ نزمی بۆیە ئێستا هەڵبژاردننی نەمامەکانیش ئەو نەمامانە هەڵبژێرین کە بەرگەی کەشوهەوا و ڕەشەبا و بەرزی و نزمەی شاری سلێمانیەگرێ. ئێستا پلانەکانمان بە تەواوەتی چڕ کردوێتەوە بۆ ئاودێریکردن. ئەتوانم ڕای بگەێنم زۆر بە پلانێکی باش لە تیمەکانمان ڕائبینین بە دەستخۆشیەوە و پلانی داماناوە بە کەمیەتی ئاو بە تەنکەرین بە ئاودێریکردن بە تیمەکانمان ئەم ساڵ ساڵێکی زۆر باش ئەبێ بۆ ئاودێریکردن و بۆ سەوزایی باخچەکانمان. چونکە ئێمە ساڵی پار بەو کەمیەتی ئاوەی کەمەی کە نەما بوو کە باران کەم باری بوو کە ئاوی ژێر زەوی دابەزی بوو توانیمان بە هەوڵ و مادووبوونی تیمەکانمان سەوزایی شار بە بلوار و پارک و باخچەکانەوە بپارێزین بۆیە ئەم ساڵ بەدڵنیایە و پلانەکانمان شڕترا. کاک بەڕۆز لە ڕووی ڕێژەی سەوزاییەوە ئێمە ئەو ژمارە ستانداردەمان تێپەڕاندووە کە سلەیمانی پێویستی پێیەتی. بەڵێ ئێمە لە مانگی 11 ساڵی پارە کۆنگرێکمان ڕاگەیان لە شاری سلێمانی ناوەندی شاری سلێمانی لە سنووری 143 ملیۆن مەتر دووجای شاری سلێمانیە ڕێژەی سەوزایی لە 123.6 تێپەڕ بووە کە ئەمە ئەتوانم بڵێن بە خۆشحاڵیەوە شاری سلێمانی بەپێی هەموو داتاکان پێویستی بە لە 120 سەوزایی هەیە بۆ هەر تاکێک. بەڵام لە ئێستا بەڵێ لە 23.6 و ئەمە بە دەستخۆشیەوە بۆ سەرجەم فەرمانگە ژینگەیەکانی شاری سلێمانی کە هەموو پێکەوە توانیومانە ئەو ڕێژە سەوزایە لە ساڵانی ڕابردووش و لە ئێستاشدا بۆ شاری سلێمانی فراهم کرێت و دابین بکرێت کە ئەمە جێگەی خۆشحاڵیە و وەکو سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ئێمە لە ئێستادا 590 باخچەمان هەیە 7 پارکی گەورەمان هەیە 87 بلواری جەزرەوەسەتی سەرەکیمان هەیە بێ لە لاوەکیەکان کە ئەمە هەمووی لە ئەستۆی سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیدایە. دوو پرسیارەمەیە دەمەوێت هەردووکی تێکەڵ بکەم بە پرسیارێک لە جەنابتی بکەم بابەتی مەسەلی بلوارەکان ئێمە ئێستا دۆخی بلوارەکانمان چۆنە بەداخەوە لە ساڵانی ڕابردوو بۆی گرفتی وشکە ساڵی و هەندێک هۆکاری ترەوە دۆخیان باش نەبوو ئێستا وەزیان چۆنەوە باسی ئەو جۆری نەمامانە شکر کە لەگەڵ هەڵکەوتەی جوگرافی ناوچەکە و بە تایبەت سلێمانی ئەگونجێن لە دیسان ئەوە ساڵانی ڕابردوو هەندێک نەمامان بینی کە بەرگەی ئەو ڕەشەبا و زەختەی ناگەر ئێستا دۆخی بلوارەکان چۆنە؟
ئەتوانم بڵێم دۆخی بلوارەکان لە ئێستادا زۆر باشە و سپاس بۆخوا کە فیدباکێکی زۆر باشی وەرگیراوەتەوە بە بەڕێوەبەرایەتیمان نەک بلوارەکان کارمان لەسەرەوە کردووە کە بەس خزمەتیکەین سەوزیکەین ئەسڵ لە 3 ساڵی ڕابردووە بە چڕی کارمان کردووە کە دیزاینەکەیمان گۆڕیوە بەو نەمامانەی کە بەرگەی کەشواشی ساری سلێمانیە کرێت چڵترمان کردوێتەوە چی پێویست بوو بێ کارمان لەسەر کردووە هەم بە تایبەتی لە بلواری سلێمانی تاڵسوجە هەم لە بلواری بازنێ مەلیک مەحموود زائیدن بۆ پارک و باخچەکانی کەشمان کە هەڵمەتی نوێژنکردنەوە و چاکسازی لە سەوزایی و لە ئینارە و لە نافورە و لە سیستەمی ئاودێری پارکەکانە زۆر بە شڕی کارمان لەسەر کردووە بەڵێ بە دەستخۆشیەوە بۆ سەرۆکی شارەوانی سلێمانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیش کە هەمیشە پاڵپشت بوون سەپۆرتیان کردوین بۆ تەندەرەکان بۆ ئەوەی کە کارەکان ئەوەی پێویست بوو بێ کراوەتە جێبەجێکردنەوە بەڕاستیش بۆ سەرجەم سەوزایی شار ئەوەی پێویست بوو بێ لە ڕووی سەپۆرتی مادیەوە جێگەی خۆیەتی دەستخۆشی لە بەڕێز کاقوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەین کە هەمیشە دەرگا کراوە بووە بۆ کاری سەوزایی لە هەر شوێنێکا پێویست بوو بێ بە هاوکاری سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئێمە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی کارەکانمان چۆتە پێشەوە نەوەستاوە. فەرمانگەی ژینگەی سلەیمانی یەکێکە لەو فەرمانگە گرنگانی کە ڕێنمایی هاوڵاتیان دەکەن و هاوڵاتیانیش هان دەدەن بۆ ئەوەی کە باغ بە سەوزایی بدەن لە بەردەم ماڵ و شوێنە گشتیەکان و بینە بازرگانیەکانیشدا لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەکە قسە دەکەم تا تیشک بخاتە سەر ئەو ڕێنمایانەی کە هاوڵاتیان دەبێت جێبەجێ بکەن لە کاتی بنیادنان و دروستکردنی بینایەکی نوێدا. خات و شای زۆر سپاس دەکرێت وەکو فەرمانگەی ژینگە دەمەوێت سەرنجی جەنابەت بزانم سەبارەت بە ئەرک و ڕۆڵی ئێوە لە فراوانکردنی ڕوبەری سەوزایی لە سلەیمانی. بە خۆشحاڵیەوە ئێمە ئیش و کارمان وەکو فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی هەمیشە پێشینەی ئیشەکانمان زیادکردنی ڕوبەری سەوزاییە و دیاریکردنی پۆلێنی پرۆژەکان لە پرۆژە گەورەکانەوە هەتاوەکو پرۆژە بچووکەکان و پۆلێنکردنی ئەم پرۆژانە پرۆژەی پۆلێنی گەورەمان هەیە و مامناوەندمان هەیە و پاشان بچووکمان هەیە بۆ پۆلێنی پرۆژەکانی گەورەکان و مامناوەندەکان لە سا 25 ڕوبەری گشتی پرۆژەکە سەوزاییان پێ ئەنجامەدەین لە ناو پرۆژەکانی خۆیاندا و هەروەها بۆ پرۆژەکانی پۆلێنی جیم لە سا 10 ڕوبەری گشتی پرۆژەکە پێیان ئەەکەین بە سەوزایی لە ناو پرۆژەکانی خۆیان. هەر لەسەر قسەکانی جەنابەت دەمێت پرسیاری ئەوە بکەم سەبارەت بەوەی کە ئێمە چۆن دەتوانین یاخود وەک فەرمانگەی ژینگە وەکو حکوومەتیش کە بەڕاستی هاوڵاتیان و هەموو ئەو شوێنە گشتیانی کە هەیە بە یاسا ناچار بکەین بۆی کە زۆر باغ بە سەوزایی بدەن لە بەردەم ماڵەکەیان لە بەردەم شوێنە گشتەکەیان لەم ڕۆیانی ئێوە بەردەوام هەوڵتانداوە بۆی خەڵکان بدەن بۆ ئەم بابەتە. بە دڵنیاییەوە ئێمە زۆربەی خاوەن پرۆژەکان کەیەن وێ گەنە فەرمانگەی ژینگە هەنێک گلەی یێتە سەرمان کە ئەڵێن ئیشەکانمان لێرە بوون منە سەوزایەکی زۆرمان پێ ئەنجامەدەن لە ڕاستی ئێمە بە پێی یاسای ژمارە 8 ساڵی 2008 و ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2024 کە تامیم کراوە ئێستا بەسەرمانە ئێمە کە ئەبێ خاوەن پرۆژە پابندکەین بەو ڕێژەیە ئەگەر نەیتوانینە ناو پرۆژەکەی خۆیان ئەنجامی بە فعلی ئەبێ لە 12.5 پرۆژە گەورەکان و مامناوەندەکان لە ناو پرۆژەی خۆیانە ئەنجامی بدەن و پاشان ئەو 12.5 تر ئەو لە 12.5 تر پرۆژەی لە بری سەوزکردنیان پێ ئەنجام بدەین بە دوو هێندە لە شوێنێک کە ئێمە وەکو فەرمانگەی ژینگە بۆیان دیاریەکەین کە شوێنە حکوومیەکانیان پێ سەوزەکەین بۆ نمونە قوتابخانە باخچەی ساوایانی سەر بە حکوومەت سەوزکردنیان پێ ئەنجام بدەین و ئیدامەدانی هەمیشەیش هەر لەسەر خاوەن پرۆژەیە و زۆربەی جەزرە وەسەڵتیەکان و فلکەکانیشیان پێ سەوزاییان پێ ئەنجام بدەین و ئیدامەدانەکەشی هەر لەسەر خاوەن پرۆژەکە خۆیەتی وەک پرۆژەی لە بری سەوزکردن هەژمارەکرێت. لەگەڵ بەڕێوەبەری دارستان و پاوانی سلەیمانی قسە دەکەم تاوەکو بزانم دۆخی دارستان و پاوانەکانی ئێمە چۆنە ئەگەرچی ساڵانی ڕابردوو بەهۆی کەمی باران و وشکە ساڵیەوە هەندێک لە دارستان و پاوانەکانمان زیانی بەرکەوتۆ بەڵام ئەم ساڵ ڕێژەیەکی باش بارانباری و هەر بۆیە پلانیان چیەوە لەم وەرزەدا کە بەرەو وەرزی هاوین و گەرمان دەڕۆین چۆن ڕێنمایی هاوڵاتیان دەکەن کە دارستان و پاوانەکان بپارێزن بە تایبەت لە ڕووی مەترسی ئاگرکەوتنەوە. کاگاوارە زۆر سپاس بۆ دەرفەتە هاتوینەتە گۆیژە
کرێ پێم بڵێ بزانم دۆخی دارستان و پاوانەکانی ئێمە ئێستا چۆنە و بەرنامەتان چییە بە تایبەت دیترەوە گژوگیا زرد بووە لە مەلا تۆزێ مەترسی ئاگرکەوتنەوە ئەو شتانە زۆرە. سپاس بۆم بەرنامە تایبەتەی بەڕێستان هیوادارم ئەم بەرنامەیە بێتە هۆی ئەوەی کە خۆشیاریەک بین بە هاوڵاتیان و گەشتیاران لە شارەکەمانە و زیاتر شارەکەمان بتوانین بپارێزین. ڕاستەکەی ئێمە هەم ئەزمەر کە لە ئێستا لێرە وەستاوین ئەچێتە سنووری شاخی ئەزمەرەوە و لە شاخی گۆیژەش ئێمە ساڵانە هەموو ساڵێک بە پێی توانای خۆمان هەڵەسین بۆ کارانەی کە پێویستە بۆ پاراستنی دارستانەکانمان هەم لە ئەزمەر و هەم لە گۆیژە ئەزمەرەوە بەرمان گۆیژ. ئێستا ئاوا تاکو ئەم شاخە دوای بابینەران نەڵەن سەرتی وتی گۆیژە و کاگارە وتی ئەزمەر. ئێستا ئەم شاخە بەم دیوە ئەزمەڕە بۆ دیوا گۆیشێ ئەچێتە سنووری گۆیشەوە. ئێمە بە سنووری هینەکانمان ئیشەکەین هۆبەکانمان ئیشەکەین ئەم سنوورە تا ئەم بەرمان سنووری ئەزمەڕە پاشان لە ئەچێتە ئەو دیوە چێتە سنووری گۆیشەوە. ئێمە ساڵانە ڕاستەکەی ئێمە وەکو بەرچاوتان ڕوونە ئەبێ هەموو ساڵێک ئەم ئاگربڕانە تازە بکەینەوە هەم کاتی ئاودانیشمان هەیە بۆ پاراستنی ئەم دارانەی هێمانێسە بۆ نمونە ئەم سنووربارانەی لە پشتمانەوەیە لە ساڵانی نەوەتەکان لە کۆتای نەوەتەکانە چێنراوە ئێستا گەشتۆتە ئەو تەمەنە و کە بتوانرێت سوودی لێ ببینرێ هیوادارین کە ئێستا سێریکەین نزیکەی وا 25 بۆ 26 ساڵە ئەم دارانە ڕوێنراوە اینجا گەشتۆتە و ئاستی کە بە شێوەیەکی بەرچاو دیار بێ بۆیە لە ئەرکی هەمومانە بتوانین ئەم نەمامە ئەم دارانە کە لە نەمامیەوە تا ئەبێ بە دارێکی باش بیپارێزین. ئەمما گربڕێکە لە پشتی منەوە دیارە حەزەکەم تۆزێ وەرتر باسیەوە بۆ بکە بوو ساڵێماکەن ئێمە هەموو ساڵێک ئەو ڕێگایانی کە بلدۆزەر ئیشی تیاکری یاخود بە شۆفڵ هەموو ساڵێکە بێ ئەمە دووبارە بکرێتەوە هەم ئەو شوێنانەی کە ئیتر بلدۆزەر و ئامێرەکانی ناچێتە ناو بەکرێکار ئێمە ساڵانە ئەو ئاگربڕانە چکە ساڵانە گژوجا هەندی ساڵایاتەوە ئێمەشە بێت لە کاتی خۆیان ئەمیش بە کاتێ عنی بەڕاستی ئێمە هەندێک خەڵکمان هەیە دە ڕۆژ لەمە پێشەی و ئاگربەر نەکراوە ئاگربەر ناتوانین ئێمە بیکەین لە کاتێکە ئەو جیایی کە هەمانە بەس بەشی سەرەوەی سەوسە هێن زەردە پێش خوارەوەی زرد نەبوو بە تاوەتی کاتێکی تر هەڵات سەرڵایەتەوە بێ بە دوو ئیشە لە بەرەوە بێ لە کاتێکا بیکەین کاتی گونجایی خۆی بێ ئەو کاتە بە شێوەیەکی باش دارستانەکان ئیسفادەی لێەکەن. کاگەوارە ئێمە خۆتەزانی ئێسام شوێنی من و تۆی لێوەستاوین تۆزێ خواردتر ڕۆژانە هاوڵاتیان سەردانەکەن بۆ کات بەسەربردن و دێنە ئەم ناوچەوە بەردەوامیش ئێوە بەرپرسانی دیکەژۆ شیاریە دەن بە خەڵک بۆی کە ئەم سروشتە جوانە بپارێزە بە تایبەت لەم فەسڵە و لە مەرزە بەدوا بۆ مەسەلەی ئاگرکەوتنەوە ئەنی هاوڵاتیان تا چەند هاوکارن لەگەڵتانە. وەڵی ڕاستەکەی ئێمە کێشەی گەورەکەمان ئاگرکردنەوەکەیە ئاگرکردنەوەکە بەڕاستی یاخود شوشە و پیسی بە دوای خۆیانە جێڵن شوشە لە وەرزی گەرمایە ئەبێتە زەڕێبینێک بۆ ئەم دارستانە ئەم پوشەی کە لەوێە لە هاوی ناکە کە ڕێژەی پلەی گەرمی بەرزە بێتەوە ئەو شوشەیە بێ بە زەڕێبینێک بۆ ناو دارستانەکان و بێتە هۆی ئاگرکەوتنەوە. خەڵکی ئێمە بەڕاستی خەڵکی خۆمان بەڕاستی تا ڕادەیەکی باش وەشیارە لە ئاگرکردنەوەیە بەڵامی تر گەشتیارە خۆتەزانی شاری سلێمانی شوێنێکی گەشتیاریە و گەشتارێکی زۆریەت لە دەرەوەی شاری سلێمانی بۆ ناو شارەکەمان لەبەرەوە هەندێک جار هەیە ئەبێتە هۆی ئەوەی کە کێشەمان بۆ دروستکەن تا شەوێکی درەنگ بمێننەوە ئاگر بکەنەوە و ئێمە ڕاستەکەی لەم هەفتە و بەم نزیکانە با بڵێن لیژنەی پاراستنی شاخی گۆژە و ئەزمەرمان هەیە کە لە قایمقامەتی ناوەندی سلێمانی سەرپەرشتیەکە ساڵانە ئێمە کاتێک دانین بۆ ئەوەی کە بە شێوەیەکی قەدەغەکردن بە هەموو شێوەیەک ئاگر قەدەغە بکەین و دووش مانەوەش کاتێکی بۆ دیاریەکەین کە ئەم کاتە لە دوای ئەو کاتەوە مانەوە بە هەموو شێوەیە قەدەغەیە. پارکی هەواری شار یەکێکە لە پارکە گرنگ و گەورەکانی شاری سلێمانی و ڕۆڵێکی باشی هەبووە لە فراوانترکردن و گەورەترکردنی ڕوبەری سەوزایی لەم شارە و ڕۆژانە هاوڵاتیانێکی زۆر سەردانی ئەم پارکە دەکەن. لەگەڵ بەڕێوەبەری پارکەکە گفتوگۆ دەکەم و قسە دەکەم دەمەوێت بزانم کەم و کورتەکانی پارکەکە چین و دەیانەوێت لە داهاتوودا چی بکەن و هەروەها ڕێنمایشی چییە بۆ هاوڵاتیان کاتێک دێنە ئەم پارکە تاوەکو پاک و خاوێنی و ژینگەی پارکەکە بە جوانی بهێڵنەوە.
خات و خەرمان زۆر سوپاس بۆم دەرفەتە هەر لە دەستپێکا دەستخۆشی و لە یەکەم کە ئەبینم پارکەکە جوان و ڕێکوپێکە و هاوڵاتێکی زۆر سەردانیەکەن دیارەمە ماندووبوونی جەناب و ستافەکەتە پێم بڵێ ئێستا لەم کاتێک کە من و تۆ گفتوگۆکەین دۆخی ئەم پارکە کێچەکە لە پارکە گرنگ و سەرچەکانی سلێمانی چۆنە؟ بەخێر بن سەرچاو پارکی هەواری شار یەکێکە لە پارکە زۆر گەورەکانی شاری سلێمانی و لەسەر ئاسی عێراقیش تەبان ڕەوشی پارکەکە زۆر لە باشیایە ڕۆژ بە ڕۆژ جوانترە بێ خۆشبەختانە ساڵ بارانێکی زۆر باش باریوە و بۆیەوە کاریگەری هەبوو بەڵێ دڵمان زۆر خۆشە چونکە هەتاوەکو ئاومان زۆرتر بێ باران زۆرتر بێ ئەو کاتە باخەکەمان جوانترە بێ سەوسرە بێ بەگشتی ئەوەی کە لە پارکەکە بینێت کۆمەڵێک خزمەت گوزاری گشتیە بۆ هاوڵاتیان کە سەردانی ئێراکەن ئەتانەوێت دەم خزمەت گوزاریانە زیاتر بکەن ئەتانەوێت ڕەوشی پارکەکە باشتر بکەن بەڵێ تەبان ئێمە پلانماندا ناوە خزمەت گوزاریەکان زۆرترکەین بۆ هاوڵاتیان و گەشتیاران کە ڕۆکەنە هەواری شار وردە وردە دەستمان کردووە بە خزمەت گوزاریەکان چیمان لە توانایە بێ وەکو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەرایەتی هەواری شار کردومانەوە ئەشیکەین تەبان پلانی وردماندا ناوە و بەردەوام خەریکین بتوانین کە شتێ بکەین لە ئاستی پارکەکانی دنیاە بێ وەکو پارکەکانی تری بێ و نەکوەکو ئاستی ئەو پارکە نزمانە بێ کە هەیە دیارە پرۆگرامەکەی ئێمە لەسەر ژینگە و پاراستنی ژینگە و فراوانکردنی ڕوبەری سەوزاییە حەزەکەم ئەنی وەکو کەسێکی بازبوون کە بەر لەوەی بەڕۆبەر ساڵانێکی زۆریش وەکو کارمەند و وەکو فەرمانبەر لەم باخچەیە کارت کردووە هەرێمی کوردستان لە ئێستادا و سلێمانیش بەتایبەتی لە ڕووی سەوزاییەوە لە چ دۆخێکین هەرێمی کوردستان سلێمانیش بە تایبەتی لە ڕەوشێکی زۆر زۆر باشی سەوزاییان ئاسی سەوزکردنی سلێمانی زۆر زۆر بەرە باشی ڕۆشتووە بە تایبەتیم چەند ساڵی ئەخیر تەبان ئێمە هەموو فەرمانگەکانی کە پەیوەندیدارین بە ژینگەوە ئیشی زۆر زۆر باشمان کردو بە سەوزکردنی سلێمانی بە فەرمانگەی ژینگە و بە بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی و بە هەواری شار و بە هەر بە دارستان و پاوان و هاوکاری دەرەوەی پارکەکەش بەڵێ ئێمە هەمومان دەستە جەمعین و هەمومان هاوکاری یەکین پەیوەندێکی باشمان هەیە لە گۆڕینەوەی بیر و ڕاو لە گۆڕینەوەی جاری وایە نەمامەکانمانە گۆڕینەوە پێشکەشیەکەین من نقصانیەکەم هەبێ نقصانی ئەو پڕەکەمەوە ئەو هی من پڕکاتەوە ئەوها خۆشبەختانە ڕێژەی سەوزایی وردە وردە لە زیادبوونایە و بەردەوامی شەبین بەڵام هەر سەوزکردن شەرت نییە بەڕاستی چونکە خزمەتکردنەکە مهمە بەڕاستی ئەوە مهمە کە تۆ بتوانی ئیدامەی ئەم سەوزاییە بی کە ئەتوانی سەوزیکەی چۆن ئیدامەیە ئەبێت بەڕاستی دەستی کاری باشە هەبێ بەڕاستی خزمەتە هەبێ بیپارێزی لە ئاگرکەوتنەوە ئێستا ئێمە لەم مەوسمەین لەم وەرزین ئەم وەرزە ئەبێ هەموو خەمەکەمان ئەوە بێ کە بیپارێزین بەڕاستی لە ئاگرکەوتنەوە لە ڕێگای جاری وایە لە ڕێگای شتی بەسیت بەسیتەوە گرفتەکانتان چی لەگەڵ هاوڵاتیان من دڵنیام مەسە لەوانەیە ئەندێک لێ و کەمە کورتی هەبێ و خۆشم بەرچاوم کەوت بەداخەوە لە هەنێشێن خەڵگە بینم کە خۆڵ و خاشاکی بەجێهێشت و ئەمەش معاناتێکی بەردەوامی ئێوە بەڵام ئێوە چۆن هەوڵتان داوە بە بەردەوامی ڕقیبێکی باش بن بەسەر هاوڵاتیانەوە بۆی سیمای جوانی ئەم پارکە تێک نەچێ تەمان هاوڵاتیان دوو جۆرن خۆشبەختانە خەڵکێکیش هەیە زۆر باشە ینی ناتوانین بڵین هەموو کەسێوەکو یەک وایە بە تایبەتی ئەم ساڵ کە ڕێنمایی ژینگە زۆر زۆر زیاتر بوو لە ساڵانی تر زۆر تەسیری هەبوو لەسەر هاوڵاتیان و گەشتیاران بە شێوەیەکی عام بۆ سلێمانی بەڵام لەگەڵ ئەوەشا بەداخەوە کۆمەڵی خەڵکن نابەرپرسانە مامەڵاکەن لەگەڵ هەموو بەشەکانی ژینگەیە نەکەر سەوزاییەکە پیسەکان و شەقامەکان دەستشۆرەکان و هەموو بەڵێ ینی یان چڵی دارێک بشکێنیتەوە هەر ئازارێکی ژینگەی بەڕاستی نابێت ئەبێت بەڵام ئێمە وەکو بەڕێوەبەرایەتیمان تاوان هەر وەکو ژینگە پارێزێ مامەڵاکەین دایمان ڕێنمایی هەموو هاوڵاتیانەکەین هەر لە دەرگای هاتنەژوورەوە بۆ ناو بەڕێوەبەرایەتیمان بۆ ناو پارکەکان بێجگەلەوەش کە ڕێنماییمان هەڵواسیوە لە ناو هەموو شوێنەکانی زۆنەکەیە بێجگەلەوەش کە چاودێرمان هەیە بەردەوام ئەگەڕێن و ڕێنمای ئەگەر خەلە لێ ببینن ڕێنماییانەکەن و سەرپەرشتێکن شارەوانی سلێمانیش بە هەمان شێوە لە هەوڵی بێوچاندایە تاوەکو ڕوبەری سەوزایی لە سلێمانی زیاتر بکرێت لەگەڵ بەڕێوەبەری بەشی مۆڵەت و ڕێگەپێدانی بینا قسە دەکەم تاوەکو بزانم
ئەو ڕێنمایانە چین لای ئەوان کە دەبێت خاوەن مڵکەکان جێبەجێ بکەن و تایدا بایەخ بە سەوزایی بدەن. هەروەها پلانی شارەوانیشیە بۆی کە لە ئایندەدا کاری باشتر بکە بۆ فراوانکردنی ڕوبەری سەوزایی لە سلەیمانی. کاک بامان ئەکرێ پێم بڵێ لە کاتی مۆڵەدان بە بینایەکی بازرگانی بە مۆڵێک بە شوێنێکی گشتی ئێوە چۆن وا دەکەن کە ئەم شوێنە بایەخ بە سەوزایی بدا و چواردەور و ڕووکاری بیناو مۆڵەکەی بە سەوزایی برازێنێتەوە؟ بەڵێ سەرەتا بە خێراتتانەکەم سپاس بۆ بەڕێزت. طبعاً دانانی سەوزایی یا ئەو ڕێژەیە کە دیاری کراوە بە پێ ڕێنمایانەیە کە شارەوانی سلێمانی ئەنجومەنی شارەوانی سلێمانی دایناوە تەعاان لەلایەن لیژنەیەکی تایبەتمەندەوە دواتر پەسەندی وەزارەتی شارەوانی بەپێی ئەوانە هەر یەکێک لە تایپی بیناکان بە نمونە بینایی بازرگانی پێویستە لە دوای تەواوبوونی پێویستە چەند دارێک لە هەموو سێمەترێکە دارێک بڕوێنێ و لە بینایی نیشتەجێبوونە پێویستە لە سڵای 5 لە بینایی گشتیە لە سڵای 15 ڕوبەری زەویەکەی بکە بە سەوزایی. هاوڵاتی ئاسایش ئەبێت کاتێک سوبانی خانوویەک دروستەکە بە هەمان شێوە بایەخ بە سەوزایی بە؟ بەڵێ یەکێکە لە مەرجەکان مۆڵەتی پێ نادرێ هەتاوەکو ئەو کاتی کە خانۆکەی درەختەکە بەڵێ درەختەکەی ڕوانەوە و کاتێک چەند درەخت بڕوێنێ ینی ناڵم بەپێی واجهەی بیناکەی لە هەموو سێمەترێکە پێویستە ئەمە بۆ بینایی بازرگانی ئەوەندەی کە چاودێری کە ئەگونجێ لە بینای بازرگانەکە هەنێ شوێن هەیە ناگونجێت. بیستم ئەوە بڵێم ینی هەنێک شوێنەی ڕەنگە دەرفەت نەبیان بوار نەبێ ئەبێم خاوەن بینای چی بکەنی؟ ئێمە لە کۆتایی هەموو بینایەکە طبعاً ئەو بەڕێزە کە بیناکەی تاوا کردووە ئەینێرین بۆ باخچەکانی سلێمانی بەڕێوەبەراتێک باخچەکانی سلێمانی ئەوان طبعاً سێریەکەن ئەو شوێنە هەندێک جار گونجاو نییە بۆی کە درەخت بڕوێنێ. ئەگەر گونجاو نەبوو ئەوان درەختەکەی لێوەرەگرن و لە شوێنێکی کە ساوس ئەکرێت. ئانی خاوەنی بیناکە درەختەکان ڕادستی ئەوانەکەوانی بێن لە شوێنێکی تر. ئەم حاڵەتەمان زۆرە یان زۆرینیان ئەوانن کە ئەتوانن سەوزایەکە لە بەردەم بیناکە بڕوێنن. خۆی سەوزایی لە بەردەم بینای بازرگانیان نابێ بڕوێت چکە ئەو بەشەی کە دیاری ئەکرێت بۆ سەوزایی لە بەردەمی بینایە ئەو بەشە کشانەوەیە کە ئەمە گونجاو نییە لە بەشی باڵێ کشانەوەی بیناکە کە ئەنجامی ئەدات گونجاو نییە هیچ دامەزراوەیشی تیاابێ هیچ شتێکی تیاابێ بەردەمەکەی چی منە ناوە گونجاو نییە بەڵێ بە پێی ڕێنمای گونجاو نییە چکا ئەو بەشی کشانەوەیە ئەبێ بەشێک لە شەقامەکە ئەمە لە بینای بازرگانیە هەنێکمان هەیە ڕوبەری زۆرە ینی هەنێ زەوی یان هەنێ پرۆژە هەیە ڕوبەری زۆرە کە ئەمە توانێت لە ناو پرۆژەکەیە ڕوبەری لە سڵای 25 سەوز بکات ینی شەرت نییە هەر لە بابڵین لە بەردەمی بیناکە. لەگەڵ دوان لەو باخەوانە بە ئەزمونانە قسە دەکەم کە لە پارکی ئازادی شاری سلەیمانی ساڵانێکی زۆرە خزمەت دەکەن و وەک بەشێک لە ماڵی خۆیان سەیری باخچەکە دەکەن و خزمەتێکی بەرچاوی دەکەن. حەز دەکەم گوێ لە گیر و گرفتەکانیان بگەرم و بزانم ڕێنماییان چیە بۆ هاوڵاتیان کاتێک سەردانی شوێنێکی لەم جۆرە دەکەن تاوەکو و ژینگەکەی بە پاک و خاوێنی ڕابگرن. پێم بڵە بزانم چەند ساڵە لێرەی جەنابێت؟ بەخێر بێن سەر چاوم بەخێر هاتنی کەناڵەکەدانم وڵای تقریباً 23 ساڵە لێرەم. 23 ساڵ تەمەند درێژ بێ لە ساغ بێ ئینشاءڵڵا. چۆن بۆ ئەو کاتە بڕیارەدا بێ لەم پارکە ئیش؟ وەڵای هەر حەزم کرد ینی وەکو سەرەتایەک ژینگە بەڕاستی دۆستی هەموو میلەتێکە هەتا سەوزایی و جوانکاری لەم شارەیە بکرێ ئێمە بە خزمەت ێزانین. تۆ کە 23 ساڵە لێی دڵیان مێسا لە معانات و کێشەکانی ئەم باخچەیە شارەزای بەڵێ ئەم پارکە ئەکرێ پێم بڵێ بزانم گرفتەکانتان چییە زیاتریانی؟ گرفتەکانمان ئەوەیە کە هاوڵاتیەتە ناو ئەم باخانەوە خزمەتێکی زۆر کراوە ماندووبوونێکی زۆر کۆمەڵە کارمەند لێرە ئیشەکە ینی هەر چەند سافێکە ینی هەر کەسێک نییە ینی دێت سەرەکە دائەنیشێ ئەم چیمەنە ئەم باخە بە شێوێکی زۆر جوان ڕازاوەتەوە ماندووبوونێکی زۆری تیا کراوە کاتێک زانانی سەرەکە ئەو شتانەی هێناوێتی لەگەڵ خۆیان نایکاتە سەلەی خۆڵی لێ ناکات بەجێڵێ
بۆ ئەوانەی کە بەیانی دێنەوە پێوەی هیلاگە بن هەتا ئیشەکەی ئەوانە کات ئیشەکەی خۆی دواکەوێت بەڕاستی خزمەتکردنی باخان دواکەوێت. ئەی باشە هاوڵاتی خۆ ئەم شوێنە بۆ خزمەتی ئەوە بۆ کات بەسەربنی ئەوە ینی بێ ئەویش بەقەرەوە پێوی هیلاک بەیانی بەڕاستی پاک و خاوێنی ڕاگرێ هیانە دەستخۆشی لەکەن بەڕاستی تایەتی دەبێت خەڵکیش کۆ کاتەوە یعنی بەڕاستی شتی بەڵام ئەگە باسی ئامکەی ئەوانە زیاترن کە شتەکان بەبێنە کۆکراوی بەجێڵن. ئەم هەموو ساڵەکە لەگەڵ گوڵ و سەوزاییات هەڵسو کەوتەکەی لە ماڵی خۆشە باە خداوە بباخات بەڵێ حەزم لێتی. ئەی گرفتەکانی خۆتان چی لە ناو پارکەکەیە پێداویستەکانتان کە شتێک پێویستە بۆتان بکرێت نەکراوەیان ئەم پارکە بەڕاستی چی پێویستەکە بۆی بکرێت لە جاری وای داوای مەقاسەکەی داوای مەکینە ئەەکەی داوای سۆندا ئەەکەی داوای بەلوعاکەی وەکو پێویست ناگاتە بەردەست بەڵێ ینی ئەمەش هۆکارێکە بەڕاستی ینی کە بە سەرەتا باسی ئەڵێ بورجە کەمە بورجە نییە ینی هەندێک شت هەیە جاری وای ئێمە مەکینەی چیمەن بڕیمان هەیە یان مەکینەی پەرژین بڕمان هەیە مەکینەی داربڕینمان هەیە هەتا شتەکە جاری وای لە گیفانی خۆمان بەڕوان هەبێت جاری وایە لەگەڵم پیاوەیە کاکامە لەگەڵ لە گیفانی خۆمان نزیک 85 تا 100,000 نامان خەرج کردو لە ساڵەکە لەسەر گیفانی خۆمان بۆ ئەوەی کە ئیشەکان دوانەکەوێ و هین بێ مدیر بەڕاستی مدیرەکان بەرپرسەکان هەوڵی زۆر ئێن ئەوانیش زۆر ماندوون لەگەڵ ئێمە بەتایبەتی کاک بەکر کاک بەهرۆز ئەمانە هەوڵێکی زۆرن بەڵام مهمەوە لە سەرەتایە شتەکان لە کاتی خۆیان ناگاتە دەست ئێمە. سەرنجی هاوڵاتیانیش بۆ من گرنگ بوو لە نێو پرۆگرامەکە تاوەکو بزانم تا چەند بایەق بە ژینگە و سەوزایی دەدەن هەروەها تا چەند ئامادەن لە بەردەم ماڵ و شوێنە گشتیەکانی خۆیاندا نەمامێگیا خوددارێک بچێن وە کاتێک سەردانی شوێنێکی گشتی دەکەن یا خۆت پارکێکی لەم جۆرە دەبێت چۆن پارێزگاری لە ژینگەکەی بکەن. هاتۆ باش جەنابتم بینی لەگەڵ ناڵەکەتە هاتووی بۆ ئێرە تا چەند سەردانی باخی گشتیەکەی زۆر وڵی جار بەجارێکین بەس بۆ ئێرەیان بۆ پارکەکانی تریژە ڕۆین بەڵام ئێرە نزیکترە و هەم نزیکە لە بازاڕیشۆ جاربای سراحەتێکەکەیت و باشە بۆ مناڵەکەت کەمێک بەگشتی لە ڕژەی سەوزایی و باغدان بە سەوزایی لە سلەیمانی ڕازیت تا ڕادێک باشە باشە و بەس ئەگەر گرنگی زیاتری پێ بدرێ باشتر پارکەکانمان چی پێویستە زیاتر وەڵاهی ئاسوودەی تیابێ توزانم پاک و خاوێنی ژینگەکەی سەوزاییەکەی باغ بە بەشێک بۆ مناڵان بدرێ باشە بەرپرسانی ئەم بابەتە کە تایبەتن بە ژینگاڵن کە هاوڵاتیش بەڕاستی هەندێک جار وەک پێویست پاک و خاوێنی شوێنەکان ناپارێزە لەمڕۆ قسەت چییە ڕاستەکەی ئەبێ هەموو کەسێک پاک و خاوێنی ژینگەکەمان بپارێزین بەڕاستی هەنێک کەس هەیە گرنگی نایە بە ژینگەکەی هەرچێک هەبێت لە دەستی فڕای ئەیە گوێنایەت تێ پاک و خاوێنی بەڵام ئێستا من ئەڕۆم کەسێکی ترێتە هەمان شوێنەوە یعنی ناکرێتەوە شوێنەکان ئەوە بە پیسی بەجێ بێڵی بەڕاستی لەگەڵ خێزانەکەش تاچرە شوێنێک حتمما دوای پاشەڕۆکانی بزەبێت ئەکەی دوایەوە چکە وەجبەیەکی تریەتە ئەنیشێ ینی جوان یار ئینسان یعنی ئەم پاک و خاوێنی لە ئیمانەوە هەیە جەنابە دایکی پەروەردە زۆر گرنگە بۆی نەوەی داهاتوو پارێزگاری لە ژینگە بکەنانی تۆ بێ لە مناڵەکەی خۆمەوە دەستێنە بزەبێت کەواتە ئێمە هەمومانە بێ هەوڵ بین ڕۆشنبیریمان بەرزکەینەوە مناڵە تا گەورە هەر هەمومان پێویستە پاراستنی ژینگە ڕەچاو بکەین یعنی هیچ شتێک وەکو ژینگە نیە سەوزایی پاک و خاوێنی کەشێکی ئارام کۆمەڵێشت. کاک بەهرۆزەمەوێ ئاماژە بە بابەتێک بکەین مەسلەی هاوکاری هاوڵاتیان کاتێکێتە ئەم پارک و شوێنە گشتیانە ئەکرێ پێم بڵێ ینی هاوڵاتیان تا چەند هاوکارتانن و بەڕاستی هەوڵتان نەداوە ڕێکارێک بگرنە بەرامبەر بۆ کەسانەی کە کەم تەرخەمن لە بەرامبەر باخچە و سەوزایەکانە بەڵێ ئێمە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویستی شارەکەمان ئەو سەوزایی کە ئەمڕۆ توانم بڵێم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق شاری سلێمانی پێشەنگە یەکەمین چۆن ئەمە بپارێزین پێویستمان بە هاوڵاتیانی خۆشەویستی شارەکەشمانە بۆ ئەوەی کە چاودێر بن ڕقی بن بەسەر هەموو بڵێم بە دیار نەمامەکانەوە سەوزایەکانەوە پارکەکانی بەردەم ماڵەکانیان شەقامەکان شەقامە گشتیەکان داوایان لەکەین هاوکارمان بن بە دەرەجەی یەکەم زۆر جا من ئەم داوایە لە هاوڵاتیانەکەم نەمام هەڵ نەپاچن نەمامەکانی ئێمە دەستکاری نەکەن چونکە ئێمە خۆمان نەمام هەڵ ناپاچین ئێستا کارمان لەسەرەوەیە کە نەمام فەزای سەوز لە پارکەکانە لە باخچەکانە لەسەر شەقامەکان زیاترکەین تونێلی سەوزایی دروست بکەین لە ناو شەقامەکانە
ئەم تونێلی سەوزایە لە چەند شەقامیان دەستمان پێ کردو ئێستا هەنگاوە نین بۆ شەقامەکانی کەی بەردەم قایمقامێتی سلێمانی بۆ چەند شەقامیش کە لە ناو شاری سلێمانیە بۆیە داواکاری نەمام هەڵنەپاچن کە بەداخەوە لە وەرزی پاییزە هاوڵاتیان زۆر کار لەسەر نەمام هەڵپاچینەکەن ئیجراعاتمان هەیە بەشی یاسامان هەیە لەسەر ئەو کەسانەی کە نەمام هەڵەپاچنیان ئەو کەسانی کە نەمام بەداخەولا بەنیان بڕنەوە ڕۆژانە کەیسمانەیە لەسەرەوە کە لە ڕووی یاساییەوە ئەوانە بانگێشەکرێن قەرەبیان لێ وەرەگیرێتەوە ئەدرێت بە بەشی یاسا و ئێمە پەیوەندێکی باشمانێ لەگە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و باوەنا کە ئەوانی زۆر هاوکارمانن هەر کەیسەکان لەگەڵ ئەوانە لەگەڵ دادگایە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ژینگەیە ئێمە ئەیاندەین بە یاسا و قەرەبوو لەسەر جەمەوانە وەرەگیرێتەوە هەتا بە ڕووداوی هاتوچۆشەوە ئێمە قەرەبیان لێەکەینەوە نەمامەکان لە شوێنی خۆیان ڕوێنینەوە شوێنەکە چاکەینەوە خۆی بۆی ئەو شوێنانە هەمووی بپارێزرێ لە کۆتایی شاڵێم ئێمە هەوڵەکانمان بەردەوامین ئەو ڕێژە سەوزاییکایە ئەمانەوێت زیاتری کەین تیمەکانی ئێمە لە ڕۆژانی هەینیە لە ڕۆژانی شەمەیە لە ڕۆژانی پشووە لە ناو باخچەکانە ئامادەن خەریکی ئاودێریکردنن خەریکی پاراستنی باخچەکانن بەڵام پێویستمان بە هاوڵاتیانی شاری سلێمانیە کە هاوکارمان بن تا پێکەوە سلێمانیەکەمان جوانترکەین سەوزترکەین خەشنگترکەین لەوەی کە ئێستا هەیە. سلام علیکم مامۆستا چۆنی قوربان ئەخبارە بینیم ئەمە چیتە سواری جۆنانی ڕزامە کوڕەزا تەمەەن درێژ بێ مەمەسەکە ئەم جۆرە پارکە گشتیانی کە هەیە و جەنا بەدەم مناڵە دێناوە سواری جۆرانێت کردەوە مسەوزاییدە تا چەند گرنگە زیاتر بکرێ وەڵی خۆشە لەخوا بە زیابی ساکیانی شتێکی ئارامی و بۆ مناڵ و بۆ کورە تا گەورە ژۆتایەت خەڵک حەوێتەوە لێرە و ئەی پاراستنیان لەلایەن هاوڵاتیانەوە تا پێویستە لەسەر شانی هەمومان پێویستە تا چەند هەستەکەی کە هاوڵاتی بەڕاستی ملزمە بەوەی کە پارێزگاری بکە ئێستا بینو لە پشتی تۆ وڵایەت وەگەرەوە بۆ نەفسی شخصەکان خۆیان وەکو هاوڵاتی هەموو کەسێک حەزی لەو بەزمەنیە بەڕاستی حەستی خۆی تر داواکاری چێ بۆەوەی کە پارکی لەم شێوەمان بۆ زیاب بکرێ ڕژی سەوزایی لە شارەکەمانە فراوانتر بکرێت وڵی تر بۆی کاری پێویست کراوە ئیتر بێ خەڵکیش خۆی نابێ هەموو شەخەی نەمەلی حکومەت بەڕاستی ئەنیشت کراوە هەندێک شتەیە کراوە تۆ خۆ باەق بە سەوزایی وەڵان نەوەڵا نیمانە بەس حەز لێتی ینی ئارە خۆش ئارە وڵی سەب لە دایرەکان بەڕاستی وەکو ێرە دەوری دەبینی ئارە وڵا ئەش ئازایی مدیرەکەمانە وای لێ کردو بەڕاستیانی زۆر خۆشە. شایخان حەزەکەم وەکو بەڕێوەبەری فەرماگەی ژینگە پرسیارێک لێ بکەم هەر بە ڕاشکاوی پێم بڵێ ینی ئەو ڕەژە سەوزایی کە ئێمە هەمانە لە سلێمانی لە ئاستی چاوەڕوانی و خواستی تۆ وەکو بەڕێوەبەری فەرمانگە وەکو هاوڵاتیەکی ئەم شارەوە بۆ هەموو هاوڵاتیان یعنی ئەبێ زیاتر بکرێت یان ئەمەی کە ئێستا هەیە بەڕاستی لە ئاسی پێویستی خەڵکایە بە دڵنیاییوە ئێمە کە ئەڵین ڕێژی ستانداردی سەوزایی ئەبێ لە 125 بۆ 35 ڕوبەری گشتی پارێزگای سلێمانی بێ ئێستا ئێمە ڕوبەری گشتەکەمان 143 میلیۆن مەتر مربع و لە حاڵی ئێستاە لە 123.6 بۆیە ئێمە هەمیشە لەگەڵ بەڕێوەبەرایەتی باخچەکانی سەر بە سەرۆکایەتی شارەوانی هەوڵی جددی ئەین و بە ئەم پرۆژانەی کە پرۆژەی لە بری سەوزکردنیان پێ ئەنجامین ئەو ڕێژەی سەوزاییە وردە وردە بەرە و ئاستێک بەرین کە بگاتە ڕێژەی ستانداردی جیهانی لە بە پێی پێشبینەکانی خۆدانی تەسەوەرەکەی لە چەندی زەمەنی داهاتوە ئەمە ئەوان ناتوانین دیاری بکەین وەکو بڵین چەند ساڵێکی تر ئەگاتە و ئاسە چکە ئێستا لە 2020 بوو یا 21 بوو دڵنیانیم لەوە لە 1990 بوو لە ئێستا گەشتۆتە ئەو ڕێژەیە بۆیە ئێمە ناتوانین تەخمینی کەنیا خەمڵاندنی بۆ بکەین بەڵام کار و پلانمان هەیە لەسەرەوەی کە جێبەجێکردنی ئەم ڕێژە سەوزاییە لە 3 بۆ 4 ساڵی داهاتوو بگاتە ڕێژەی ستاندارد. بۆ من شتێک پرسیارە کە ڕەنگە وەڵامەکەی لای جەناب ببێ سەوزکردن حتمما پێویستی بە ڕاوێژ و بە شارەزایی هەیە هەر کەسێک هاوڵاتێکی ئەسایی تا کەسێکەوێ پرۆژێکی گەورەی سەوزایی بکە ئێوە تا چەند گرنگیە دەن بۆی کە بە ڕاوێژ لەگەڵم کەسانە ڕێنماییان بکەن کە کام جۆرە نەمامە گونجاوە کام شێوازی سەوزایی دروستە لە کام وەرزا دەبێم کارە بکرانی ئەم جۆرە ڕاوێژە هەیە لە بینی ئێوە هاوڵاتیانە دڵنیاییەوە ئێمە هەر خاوەن پرۆژەیەکەیەتە لای ئێمە ڕێنمایی ئەەکەین بە پێی ستانداردی دەستا و ئەو فەرمانانەی کە بۆمان دەرچووە کە چۆن ڕێژەی سەوزایی ئەنجام بدەین و جۆری دارەکان چی بێ و نزبەی
یاخود ڕێژەی چیمان لە ناو پرۆژەکە چەند بێت هەمووی ئاماژیان پێین تەنانەت هەنێ جار نەوعەتی دارەکانیش ئاماژەی پێین کە چ نەوعدارێ بێ و دووری نێوان هەر دارودارێک 3 مەتر بێ و دانانی سیستمی ئاودێری بۆ هەموو دارەکان و چیمانەکان بۆ ئیدامەدانی زیاتری ئەو سەوزاییە. بۆم باز کە بزانم کاتێک کەسێک دێتان پارکابێت چۆن مامەڵە بکە. وڵی سەرەتا پاکوخانی ژینگە لەسەر هەمومانە پێویستەکە ژینگەکە لە ڕۆشنبیرین طبعاً پاکوخانی نیوە ئیمانە بەڵێ و هەر کەسێتان پارکەوەدا بنیشێت سپاس بۆ خوا دیمەنێکی جوانە سروشتێکی جوانە بۆ ئەوەی تۆ چێژ لە دیمەنەکە بینی هەیە بۆ سعیە هەیە یا بێتاقەت دەوێت بێتاقەتێکە لێرە دەرکات و ژینگەکە پاک ڕاگرین بۆ هەمومان زۆری بۆ ئەم زۆرە پارکانە ئەرە وڵا کەم ئەوە یم سەردانیەکەم لە ڕووی پاکوخاوێنیەوە باشی مڵ سپاس بۆ خوای گەورە باشە. هەندێک جار بینین هاوڵاتیەت بەڵام بەداخەوە دەست بۆ گوڵەکە باشکێنێتەوە بەناو پەرژینەکە بازەیە مناڵێکی لەگەڵایە وەک پێویست چاودێری ناکە لەسەر ئەم خێزانە نەقسە و چێڕەنمایی و چێ بۆیە خاوێنەکە شەر نییە پاراستنی دار و درەختەکانیش گرن ئەم ژینگەیە و ئەم باخە جوانە بۆ هەمومانە بۆ هەوەیە کە هەمومان ئیسراحەتی تیا بکەین و پاکوخایان ڕای بگرین بۆ هەمومان زۆر باشترێکە وی ژینگەی تەندروستمان هەبێ ئینشەڵڵا پشتبەخوا. یعنی بەگشتی تێگەیشتنی خەڵک و هاوڵاتی ئەمە چۆن هەڵسەنگێنی لەمڕۆ لە وڵای لەمڕۆ سپاس بۆخوا هەست دەکەم ئێستا بڵێم زۆربەی خەڵک تێگەیشتون لەو ڕۆ تێگەی هەنێکی کەمی هەیە لە هەموو شوێنێک شاخراپ هەیە و ژینگە ناپارێزێ لەگەڵ پێشکەوتنی دنیا تێڕوانینی خەڵکیش گۆڕاوە. باڵێ باسی هەندێک لەو گیر و گرفتانم بۆ بکە کە هەتانە بەڕاستی چونکە پێشتر پێش تۆمارکردنی پرۆگرامەکە باست کردوتم بۆچی ڕوبەری سەوزایی فراوان ناکەن وتە بەڕاستی گرفتی کەمی کابندمانەیە تۆزێک لەسەر ئەمە ئاماژەم بۆ بە ئێستا ئێمە بە ڕوبەرەکان هەر بەرچاوڕوونیەک هەندێک ڕوبەر لێرە باس بکەین ئێستا ڕوبەری سنووری ئەزمەرمان نزیکی 2000 دۆنمە 1000 دۆنمی سەوز کراوە گۆیژەشمان نزیکی 6000 دۆنمە نزیکی 3000 دۆنمی سەوز کراوە. ئەم سەوزکردنە بەڕاستی ساڵانە تۆ پێویستە بە ئاگربڕ و پێویستە بە خزمەتی ئاوان و خطوتی کانتۆری و ئەمانە هەیە ئەمەش پێویستی بە دەستی کار هەیە کە دەستی کارەکەش کرێکارە. ئێمە ساڵانێکی پێشوو لەم بەڕێبەرایەتیە ڕێژەیەکی بەرچاو کرێکارە بۆ بەڵام لە ئێستا ئەوە ڕێژەکە کەم بە تۆ کە هەر ڕقەمەکە نەڵی باشترە چکە بەڕاستی هیچ نیە هەندێکمان هەیە نشین بوون هەمووی کە خانە نشین بووە جارێ لەم بەم حکمی ئەم یاسایی لە ئاخیرا دەرچوو 3 ساڵەکە بێکەوە زۆربەی زۆری شمولی ئەو خانەشینەی کرد و هەشمانە کرێکارمان هەیە بنەوەنە بەناو هەیە بەڵام نەخۆشە نەخۆشی دڵیە ناتوانێت لەم شاخوچەوەیە بەڕاستی ئیش و کاری خۆی بکە لەبەرەوە گەورەترین کێشەی ئێمە دەستی کارەکەی کە کرێکارە. ئامێرەکانیش بە پێویست ڕاستە ئامێرمان هەیە بەڵام بۆ پێویست نییە. ئەی باشە مەسلەی حکوومەت ینی هاوکاری و هەمانگی ئەمە هەرچی بەرپرسی حکومی دێتە سەر شاشەی مێدیاکان دەڵێ با ژینگە بپارێزین با سروش بپارێزین با هاوکاربین لە سەوزکردنی شاخ و چیاکەمانی لە ڕووی لۆجستیەوە هاوکاری تانەکەن ئامێری باشتان هەیە. ئێمە سەریکە ئەمە کێشە گەورەکەمان وەکو پێشتریش باسم کرد تەنها ئامێر نییە چکە لەم شاخ و چێوەیە بەڕاستی ئامێر ناتوانین بە تەواوەتی هەموو مەبەستێسە بوو نە تەکنیکی تازە پێیا بۆ لە جیهانە جاری وە هەیە پێویستی بەدەستی مرۆڤ نییە بۆ هەندێک بابەت کە شتەکان زۆر پێشکەوتڕاستەکەی کاکسەریتا ئێستا نەگەشتوینێتەوە ئاستەی ئەو ڕۆبۆتانە ئەو شتانی کە پێشکەوتووە بێنرێتە هەرێمەکەمانەوە بەگشتی ئیشاڵا داوامان سەرمایەداران بازرگانەکان خەڵکی دڵسۆزی ئەم شارە هاوکارنی لەگەڵتان بەڕاستی قەیرانی دارایەکە جارێ لە پار ساڵەوە بە تەواوەتی قەیرانی دارایەکە وای کردووە بەڕاستی سەرمایەدارەکانی فانتۆزە کشاونەتەوە لە هاوکاری کردن بەڵام هیوادارم ئەوەی کە ئێستا ئیمساڵ بە ڕێژەیەکی بەرچاو لێپسراوە حکومیەکان ئەو کەسە سەرمایەدارەکانی هەمانە هاتوونەتە سەرخەت بەڵامی تر ئەوەی گرنگە ئەنجامەکەیەتی ئایا ئەنجامەکەی بەو شێوەیە بەرچاوە بێ کە خەڵکی ئاسایش هەستی پێ بکە. ئێمە جاری وا هەیە ئەبیستین لێرە و لەوێ ڕێکخراوی جیاواز خەڵکی ئاسایی چوزانم ئێمە هەرچەند کەلتوریکی جوانەکە هەڵەسن بە هەڵمەتی نەمامچاندن بەڵام هەستەکەم ئەمە پێویستی بە ڕاوێژی جەنابتانە هەم لە هەڵبژاردننی شوێنەکە هەم لە کاتەکەی هەم لە جۆری نەمامەکە بۆ ئەم بابەتە قسە و چیەوە ڕاوێژتان پێیەکەن. ڕاستیەکەی ئەمە ئەم خاڵە زۆر گرنگ بوو ناکرێت هەر بە ڕێزێک هەستێ بڵێ من نەمامە چێنم بەڵێ و لەگەڵ ڕێزما من
هەندێک خەڵک هاتە لام کە نەمامی بینێ نەمام بچێنێ بەڵام وتم ئەیچی ئاوێە وەڵا کەس ئێتەوتمەڵام من نەمامەکە و نامێ من نەمامەکە و بەمێ بچی ڕسمێکی لەگەڵا بگریت و وازی لێبێنی بۆ قەدەری تر وای گەورە ئیهمالیکەی لەبەرەوە ئەوەی کە گرنگە لای ئێمە لە پرۆژە دارستانەکانە تەنها ئەوە نێبیچێنی ئێمە بەڕاستی ئەو نەمامانەی کە لە دارستانەکانە بۆ ماوەی 3 ساڵ خزمەتی و بەلایانی کەمەوە ئێمە 3 ساڵە بێ خزمەتی ئەوگاتە خۆی بشێنی ئێمە بەڕاستی ئەبێ لەمە دوش بەرنمەکانیشمان تۆزێک بگۆڕین هەر سنۆبەر نەچێنین بەڕاستی تۆزێک پار ساڵ ئەو ڕشکە ساڵی پار ساڵ وای لێ کرد سنۆبەرەکانیشمان بەڕاستی بە شێوەیەکی بەرچاو هەستە کرد سیزبوونێکی پێوە دیار بوو ئەوانەی کە گەورەشن نەمامی گەورن چکە ڕێژەیەکی بەرچاو وشک بوو پار نەتوانرا سەیترە بکرێت چکە ئاو نەبوو لە هیچ شوێنێکە ئەو شوێنانی دوورە دەستە سەرچاو ئاوەکەی کە وشی کرد ناتوانانی بۆ نمونە تۆ لە شاری سلێمانیەوە بیبی بۆ شوێنێکی تر ئاوی بۆ نەقڵکەی ئەو سەرچاو ئاوەکەی وشکی کرد ئیتر بەڕاستی دەسەوەستانەوە سیت و ئەو نەمامە وشکەکە ئەو دارانە وشکەکە کاگاوەرە پێشتر لە قسەکان تا باسیەوە کرد کە یەک دوو شوێنتان هەیە لە فراوانکردن و پەرەپێدانان وە هاوڵاتی زۆر ئاگای لێ نییە بۆی بەرچاویان ڕوون بێکەوە بەردەوام کارەکەن بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی باسی یەک دوو پارکەکە ئەگەر ئاماژەیەکی کورتی پێبی سپاس دەکەم زۆر سپاس وڵی ئەوەی کە من بەلامەوە گرنگە ئەم دوو پارکەیە کاکەوێت هەر ڕۆژەڵاتی شاری سلێمانیەوە کە هەردووچان نزیکی 1950 دووەنمەکە ئەمەش وەکو پارکی هەواری شار لە چەند ساڵی داهاتوە ئینشەڵا ئێستا ڕێژەیەکی باش لەو 1950 دووەنمە نزیکی 500 دووەنمێکی سەوز کراوە هیوادارم لە چەند ساڵێک داهاتوە چەند وردەکاری جوانکاریەکی ماوە بتوان ڕێ بکرێتە خزمەتی هاوڵاتیان و بتوانین بە شێوەیەکی بەرچاو ڕێژەی شوێنی گەشتارەکانمان زیاد بکەین. چۆنی قوربان بە پیاسا ڕۆشتی ماشەڵڵا ئەم ڕۆژەی بە پارکی گشتی ئەخوا لە ساغ بێتە من درێژی بەرنامەکەمان لەسەر بایەغدانە بە ژینگە و سەوزایی ئێمە خۆمان ێستا لێکێکین لەم باخە جوانانی کە خەڵکی سلێمانی زۆر سەردانیەکە خۆت وەکو هاوڵاتیەکی ئەم شارە بایەغی بە سەوزایی و ژینگە قسە چییە بۆ خەڵک بۆی کە بەڕاستی دێتە ئەم باخ و باخچەیەوە بتوانێت بیپارێزێ پاک و خاوێنی چۆنە بدای بەڕێزم کابە پیا و هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک چۆن پێویستە ئاگای لە ماڵی خۆی لێبێ لە مناڵی خۆی بێ لە تەواوی تەندروستی خۆی بێ ئاواتە ئاگاشی لە ژینگە بێت بە تایبەتی سەوزایی و ژینگە و پاک و خاوێنی ناو شارەکەی خۆت و پارکەکان و ئەو تێگانە ئەمە بوو ئێمەیە بۆ هیچ کەسێکی دیاری کاو نییە کە بوو ئێمەشە بێ ئاگامان لێبێ ئێمەشە بێ بیپارێزی هەتا ژینگە پاک بێت تۆ تەندروستری کە ژینگەکەت پیس بوو خۆشن ناتەندروستی خۆشت تووشی جۆرانە خۆشی و گرفتی تەندروستی ئەوە ڕێی منە یعنی پێویستە هەموو کەسێک هەموو مرۆڤێکم ئینسانە هەم چۆن خۆی پارێزێ ئاوا ژینگەکەشی پارێزی بابەتێک کە حەزەکەم لەگەڵ جەناب تا گفتوگوی لەسەر بکەم ئێمە لە ناومانە تا ڕادەیەک کللتورە کاتێک بۆ نمونە کەسێک مناڵێکی تازە لە دایکە بێ نەمامێگە چێنێ بۆ منە ڕۆژی لە دایک بوونیەتی ئێوێت شوێنێک سەوز بکە بەڵام ئەمە هێشتا نەبووتە دیاردەیەک و حاڵەتیشی بەرفراوان ئایا وەکو کەسێکی ژینگە دۆستانی قسەت چیە خۆت پەیامت چییە بۆ هاوڵاتیان لەوەی کە بەڕاستی ئێمە لەمڕۆ هەوڵ بین وڵاتەکەمان شارەکەمان ژینگەکەمان سەوز بکەین وڵی من دەستخۆشیەکەم تەبان بەڵام ڕاستە نەبوو بە دیاردە بەس ئێستا حاڵەتە ینی شتەکە زۆرگێتان پارکە پێ لە خەرمانخانەمێ لە شوێنێکە جێگەیەکم بیتێ بەڵێ خەڵکێکی زۆر زۆریش هەیە جاری وایە خەڵکێک هەیە ئەزیزێکی ئەمرێ تەمەنی 30 ساڵ بۆیە سینەما منێژێ لێرە بەڵێ لە لای ئێمە و لە ناوانەیە لە ناو باخچەکان و لە هەموو شوێنەکانی تری سلێمانیش ئەو حاڵەتە هەبێ بەس لای ئێمە زۆر زۆر ئەو هاوکاریانەکەن و یارمەتیانە بەڵێ هاوکاریەکەین بە هەموو شێوێ چاڵیان بۆ هەڵەکەنین باخەوانیان یارمەتیانیان لە ڕێگەی باخەوانەکانمانەوە ینی چیمان پێ بکرێ ئەمە ئەتوانین بیکەین بەس بۆی ئەو دارە بێن و
دڵیان پێی خۆش بێ دەکەواتەی تروەرن بۆ لای خەرمان خان و ئەوەی هاوکارتانە بێ مناڵەکەتان لەدایکە بێنە مامێ بڕوێنن ڕۆژی لەدایک بوونتانە وەرن با پارکیێواری شار سەوز بکەین ئیشەڵا کەستان لێ نامرێ و تەمەنی هەموو لایەکتان درێژە بێ وەکو ئەو باسی کرد بە ئەمەش بکەنە کەلتورێکی جوان بۆ شادی و ڕۆحی ئەو کەسە عزیزەمان بابین ئەم پارکە سەوز بکەینەوەمان بەیەکەوە دەستخۆشی و لە یەکەم ئەکرێت ینی پەیامێکت هەبێ بۆەوەی کە بەڕاستی کاتێک دێنە ئەم پارکە هاوڵاتیان ڕێزی ئەو ماندووبوون و هیلاشی جەنابەت و تیمەکەت بگرن کە شەو ڕۆژتان خسۆتە سەریەک بۆی ئەم پارکە بە جوانی و بە زیندوی بێڵنەوە. طبعاً من پەیامم بۆ هەموو هاوڵاتیانی شاری سلێمانی و هەر گەشتیارێکیش کە ڕوەکاتە هەواری شار تکایە پاک و تەمیزی پارکەکە بپارێزن نەک هەر پاک و تەمیزی دار و درەختەکان و دامەزراوەکان و هەرچێکی تیاابێ گڵۆپەکان و چونکە بەڕاستی هەر سەوزایی شەرت نییە چونکە تۆ ئەگەر هاتیتە ناو پارکێکەوە نبینی گڵۆپێکی تایە بە تاریکی شوێنەکە خۆش نییە بەڕێزیشتان نەزانن ئێمە زیاتر لە هاوینانە شەوان خەڵکیێتە دەرەوە لەبەرەوە پەیامم بۆ هەموو هاوڵاتیان هەموو دامەزراوەکانی شوێنە گەشتیاریەکان بپارێزن بە تایبەتیش پاک و تەمیزی پارێزن و ژینگە بپارێزن بە شێوەیەکی عام. ئەیگوێ لە شەکۆگولەیەکانی شانەگرنە گەرست تێبینییانە بێت بەڵێ بۆنە خینە سەر چاومان تاوان جاری وایە تێبینیەکی ئەوان زۆر زۆر بە هەند وەرەگرین ئێمە لەوانەیە هەست بۆ تێبینیە بچووکە نەکەین بەڵام تێبینیەکی بچووکی هاوڵاتی بێتە لای ئێمە لەوانەیە زۆر شتێکی گەورە دروستکە لە ناو شوێنە گەشتیارەکانە. کاگا کامجیامان و نەبی زۆر بەخێر ساڵ لەم پارکە ئیشەکەیت تقریبا 22 ساڵە تەمەند درێژ و لە ساڵ ماشەڵڵا ئەم سنەوبەر وشتانم بینی زۆر جوان تەرتیب کراوە بڕاوە ئەمە لە سوخەتی خۆتانە بەڵێ سەریقەشی تیابێ بەڵێ بە سەلیقەی تابێ بێ لێزانینی هەبێ بێ لە مۆسمی خۆیان چاچیکەی بەڵێ ڕۆژانەکەی بۆکەی دەسەکەن بە ئیشکرد ئێمە سەعات هەشتی بەیانی ئین هەتا تقریبا یەکی دوای نیوەڕۆ ئیشەکەین بەردەوام بەڵێ زیاتر لە وەرزی بەهار و هاوینە ئیشتان خۆی جوانکاری و مەسەڵی تەقلیم و خزمەتکردنیش ئەم سنەوبەرانە و پەرژینەکان لە کاتی بەهارە لە مانگی سێوە هەتا تقریبا کۆتایی مانگی شەشەیتە دوای ئەوە لێ ئەوەستین بەڵێ ئیشەکانی تر ئەکرێت مەسەڵین وەکو چیمان بڕینەوە بژارە و پاکردنەوەی ئاودانە و کۆمەڵشتی ترە دیسانە و مانگی دەستەکەینەوە بە تەقلیم و بڕین و جوانکاری و ڕێکردنی سنەوبەر و درەخت و پەرژین و گوڵەکە ئەوەنی کە تۆ ڕۆژانە هەڵسو کەوتەکێ لە ناوم پارکەیە کەم و کورتەکانی چین وڵی هەموڵی کەم و کورتیمان تا ئەنازەیەک هەیە ینی بە پێی پێویستمە پێویستمان بە زۆر شتر هەیە کە لێرەیە بۆمان بکرێ ئێمە بە سوپاس و سوپاسی لێ پرسایی پارشی ئازادی کاک بەکرەکەین بەڕاستی زۆر بەدەممانەوەی برای بەڕێزم کاک بەهرۆزیش ئەوش بەڕاستی زۆر هاوکارمانە زۆر شتمان بۆ داوین ئەکا بەڵام هێشتا هەرکەمە بەڵام لە ئاستی خۆشیە هەر باش ئێمە سواز بخوا ئیشەکانمان نەوەستان و ئیشی خۆمان هەرەکەین خزمەتی خۆمان هەرەکەین و بۆ ئێمە جێی فەخر و شانازیە خزمەتی پارکەکە ئەەکەین کە ماڵی گشتی ینی ماڵی ئەو خەڵکەیە ئەمە خۆشحاڵین بۆی کە خەڵکیە تێرە بەڕاستی دڵخۆشە لێرەیە کاتێکی خۆش بەسەرەبات بەڵام ئێمە داواکاریشمان هەیە بەڕاستی لەو خەڵکە بەڕێزی کە کاتی ئێت بۆ ئێرە و ڕوە کاتێرە بەڕاستی داوایان لێ یەکەین گوڵەکان نشکێنن پاش ماوەکانیان بەجێ نێڵن هەدەقل دوای خۆیان بیکەنە زەرفەوە بەجێ نێڵن بەڕاستی کارمەندەکان ئێرە تا لە پشتی تۆ پیاسکەوت بەڵێ زۆر شیکە گوڵە بەڕۆژە باوەڕکە گوڵە بەڕۆژێ بە هیچ تێکۆ نابێت تۆ گوڵە بەڕۆژەکە و لێرە خواردەوە بۆ نایکەیتە زەرفێکەوە قەناعەتم پێ بکە بە هیچ تێکۆ نابێت و بەدەستی شەڵ ناگیرێت و ینی باخەوانی تێ ڕیشی سپێ لێرە خەڵکی بەتەمەن گەنج ئێمە ماڵی خۆمان ئێمە بە شانازی و خزمەتی خەڵکی خۆمان یا پارکی خۆمانەکەین بەڵام ئەوانیش هاوکارمان بن لەگەڵ ئەوەیە پاک و تەمیز ڕایگرن بەڕاستی ئێرە بۆتە شوێنێکی مەسڵین گەشتیارێکی زۆری ڕووی تێکە ینی بۆ ئێمە بەڕاستی جێی شانازی ئێمە پێمان خۆشە بەڕاستی بەڵام خەڵکیش داوایان لەکەین هاوکارمان بن و پاک و تەمیز ڕایگرن ئێن بەخێر بن ئەڕۆن خۆیان لەگەڵ وێ بەڵام پیسایەکان لەگەڵ خۆیانە بکەنە زەرفۆ دوایی سەڵی خۆڵمان لە هەموو شوێنەکە داناوە هاوکارمان بن سوپاسیانەکەین بەڕاستی کاگ بەمەن ئێمە زۆر پێویستمان بەوە هەیە کاتێکە بڕیارین شوێنێک سەوز بکەین ینی بە دوایە بڕۆین دیراسی بکەین چکە هەندێک جار هەندێک زۆری نەمام و درۆخدەیە لەگەڵ ژینگە ئێمە ناگونجێ ئەبینی کابرا بۆ نە دەرختەکانی دانا دوای دو سێ مانگ وشکەکە ڕاست لەم ڕۆوە ئەم خاوەن بینا بازرگانی مۆڵانی کە جەنابەت باست کریانی هەوڵەدەن بەڕاوێژ لەگەڵ ئێوە بەڕێبەراتی باخچەکان ئەوانە بچێن کە گونجاوە وڵێ ئێمە بەڕێبەراتی باخچەکان بە شێوەیەکی زانستی و خۆیان بە پێویستاندارەی کە هەیە بۆ هەموو ئەو درەختانە ئەوان سەرپەرشتیەکەن و لای ئەوانەوە ئەکرێ بەڵێ ینی کاک بەهمەن زۆر گرنگە بۆ نمونە چاودێریکردنی دوای بابەتی ئەم پرۆسی سەوزکردنە لە بەردەم بینا و مۆڵە بازرگانەکان شارەوانی ینی بەردەوام چاودێری ئەم شوێنە ناکات چکە لەوانەیە خاوەن بینایەگە بڵێت تا مۆڵەتەکەم تەواو بێ با تۆزێ ئەم بەروبەردرگایە سەوزکەم دوای مشکلە نییە
ئەم حاڵەتە چۆنە؟ ئەو حاڵەتانە زۆر کەمە زۆر هەتان بووە من ناڵم نەبووە بێگومان هەیە جۆران بەڵام زۆر کەمە چونکە خەڵکی ئەمە بەر بە تەبیعەت خۆی حەز بە سەوزاییەکە لەبەرەوە زۆر کەمە ئەو گرفتتان نییە کەواتە حەزەکەم ئەوەی کە بۆ من گرنگە لە قسەکان تا گوێبیستی بمانی پلان و پرۆژەی داهاتووتان چیەوە دڵیان ئێوە بەردەوام هەوڵەدەن ڕوبەری سەوزایی لەم شارە پێش بخەن ئەتانەوێت چی بکەنەوە جەنابە دۆک و بەڕێوەبەری بەشی نەخشەدانە هیچ پلانێکی تازەتان هەیە بۆی کە ڕێنمایەکی تازە بدەن بەم خاوەن بینا بازرگانیانە بەم مۆڵانەوە بۆ شوێنانی کە دەبێت سەوزایی بایەخ بێبن بۆی زیاتر بەرەبەر بابەتە بڵێ وەکو لە پێشترا بە بەڕێز وت خۆی بەپێی ڕێنمایی هەمووی ڕێکراوەتەوە ڕێژەکان هەمووی هەیە تەنها ئەوەیە ئەو شەقامانێکی هەیە بەڕاستی پێویستی بە ڕێخستنەوە هەیە نەک تەنها لە ڕووی سەوزایی و بەڵکو بە شێوەیەکی گشتی پێویستی بە ڕێخستنەوە هەیە بەڵێ زیادەڕۆیی و سیمای شەقامەکەمانەمی پێویستی بە ڕێخستنەوە هەیە هەتا هەوڵان ڕاستی پێویستی بە بودجێ ئەم بابەتانە یعنی شەقامێک کە بتەوێت سیمایەکی شارستانی پێبێ پێویستێک بە چەند گۆڕانکاریی زۆرە هەتاوە بتوانی ئەو سیمای ئەو شەقامە بگۆڕی شێوازێکی شارستانی هەبێ و پێویستی بە دیزاینە سەر لە نوێ دیزانکردنەوەی شەقامەکانە بۆ شێوازی کە هەیە. لە کۆتایی بەرنامەی سۆراغدا دەمەوێت ئەوە بڵێم کە دڵخۆشم ڕێژەی سەوزایی لە سلەیمانی لە ئاستێکی باش و دڵخۆشکەردایە ئەگەرچی ڕێژەکە لە سەدا 23 تێپەڕ کردووە بەڵام پێویست دەکات کە زیاتر و باشتر بکرێت چونکە تا سەوزایی زیاتر بکرێت تا ژینگە جوانتر بکرێت ئەو هەواکەشمان جوانترە بێ هەر بۆیە ئومێدەوارم کە بەرپرسانی ژینگە هەوڵی جددی بدەن بۆی ئەم ڕێژەیە زیاتر بکەن و تۆی هاوڵاتی شتکایە بە چاوێکی بەرپرسیارانەوە لەم ژینگە جوانە بڕوانە لەم پارکە جوانانە بڕوانە و پارێزگاریان لێ بکە پاک و خاوێنیان ڕابگرە بۆ ئەوەی ژینگەی شارەکەمان و پارێزگاکەمان بەرەو باشی و بەرەو جوانی بڕواوە چیاکانیشمان بگەشێنەوە و هەڵمەتی ئەو نەمامچەندانەش لە ماوەکانی داهاتووی شەڵا بەردەوام دەبێت وەکو میوانەکان باسییان کرد کە هەوڵ دەدرێ ڕوبەری سەوزایی لە سلەیمانی فراوان بکرێت. سوپاس کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون کوردستان ئاوەدان.